سڵاتان لێ بێ خۆشەویستانم کاتتان باش دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من هاتمەوە خزمەتتان میوانی ئەم جارەی چیرۆکی من مامۆستا نووسەر و شاعیر محسین ئاوارە میوانداریمان کردووە و لەگەڵ خۆمان بەیەکەوە هاتوینێتە پارک بۆ ئەوی پرۆگرامێکی جوان لەم کەشە جوانە بەیەکەوە تۆمار بکەین و چاوەڕێی ئێمێ لەگەڵم بن بە عەبسمەلای و دەست بە پرۆگرام بکەین. سڵاوت لێ بێ مامۆستا گیان. سڵاو باشی ئەحواڵت لە کەناڵە بەڕێزەکەشتان. سپاس دەکەم مامۆستا گیان تەندروستی چۆنە؟ باش ئێستا باشە. ئێستا باشی یاخوا باش بی سپاس دەکەم کە ئەم دەرفەتت بۆ ئێمە ڕەخساند و پرۆگرام بەیەکەوە تۆمار بکەین. سپاس بۆ تۆش. اینجا مامۆستا پرۆگرامەکەم بە ناوی چیرۆکی منە. باشە یەکسەر دەمێ بۆ دەست پێ بکەم ئەگەر بڵێم چیرۆکی ژیانی مامۆستا موحسین ئاوارە چیمان پێ دەڵێ؟ ئەوەی ڕاستیبی من ینی بە تەمەنم کە بە تەمەنم دەتوانم بڵێم لە بەشێک لە ساڵانی 50 ژیاوم لە شەستەکانیش دوای ئەوە لە هەفتاکانیش تا ئەو سەردەمەی ناوەڕاستی هەفتاکان دەتوانم بڵێم ژیان زۆر بەهێوری هیچ پێشکەوتنیەکی ئەو تۆ زۆری بەبەرەوە نەبووە کە باسی بکەم. ئێمە نەوەی ئەو سەردەم بەڕاستی ژیانمان بە دوو شێوە بووە. شێوەیەکیان لەبەرەوەی لەگەڵ خەڵکە عامەکەی کە دەژیان خەڵکەکی سادە و ساکار و پاک بە هەموو شتێکی ئەو ژیانە ڕازی بووە یعنی ژیانێکی ئاسایی و ساکار بووە ئەوە زۆر ئاسایی بووە. بەڵام لەگەڵەوەشە زەحمەتی تیا بووە زەحمەتی زۆری تیا بووە. من بۆ خۆم کە لە سەردەمی مناڵیم تەمەنم 8 ساڵان و شتیوا بووە کە هاوینێکی ئاوا گەرم دەبوو بەفر دەست نەدەکەوت ئەو وەختی دەمانگۆ بووز خەرچی هەولێرێ هەر بەعام بەێ دەڵێن بوو هەتا یعنی سەلاجە و شتیوا نەبوو. ماڵە دەوڵەمەندێک کە زۆر دەوڵەمەند بوون سندوقێکیان هەبوو بەفرەکەیان لە لایەکدا دەنا و هەندێک ئەو شتانێکە دەیانویست هەلی بگرن لەوێیاندا دەنا و بەلوعەیەکی هەبوو ئاوی ساریان لە دۆکەیەک لە شتێک دەکرد یعنی وا بە بەسیتی خەڵک دەژیا. زامن کە دەلێم سەردەمی خۆم لە 7 ساڵان و 8 ساڵان بووم لە گەڕەکی عەرەبان بووین. ئەو گەڕەکە هەموو کۆڵانی تەسک و تروسک و ئەوە با بڵێن وەکو شتا هەلە جوونیەکە باوکم بۆربەرینێکی بۆ کڕی بوو. بۆربەرین ینی شتێکی عەرەبانەیەکی چکەی لەسەر ئەو تەقەتەقی دەهات دەبایە بەیانیە سەعات 5 بەیانی بچم لە بن قەڵاتێ کابرایەکە بوو ناوی عادێ بوو بەفری دەفرۆشت لەوێ نیو قالب بەفر بێنم کە دەگەڕامەوە دەیگۆجە بڕۆ لە فڕنی نانی بینە دەچوم نانم دەینا کە دەگەڕامەوە جار دەیگۆ بڕۆ مریەمە عەرەبێک هەبوو گامێشیان هەبوو لەوێ ماست و شیر و ئەشتە سەد لە چیاندا دەستم دەچوم لەوێ لە شیر و ماست و شتانم دەیناوە ینی زۆریش جاروە بوو لەو کۆڵانە تەسک و تروسکە و چۆلەوانیە یعنی ئینسانێکی لەو تەمەنەی دەترسێ. بەڵام ئاوا کە دەگەڕامەوە ڕۆژ هەڵدەهات کە ڕۆژ هەڵدەهات ئەوجا نان دادەندا و شتیوان نان دەخورا ئەو وەختیش بەیانیان زوو نانیان دەخوارد خەڵکەکە. باشە من بەو تەمەنەی کەچی ئێستا من منداڵی خۆم هەیە کوڕم هەیە قەت ناتوانم ئیشێکی وای پێ بکەم هەتا ئەگە پێ بلێم بڕۆ فڕنیەکی یەکسەر سویزی سارەکەی وەردەگری و دەچی ئەگەر نێزیکیش بی فڕنێکە. ئەنی ئەمە زۆر بە ژیانێکی کۆڵەمەرجی ژیانە بەڵام ژیانێکی خۆشیش بوو. ینی نمونەیەکتان بۆ بینمەوە ئەمە لە گەڕەکەکی بووین لەو گەڕەکەی بلێن عەرەبان کە دەیرێم خانووەکەی ئێمە 3 ژوور بوو بەڵام کاریتە بوو هەموو پایزانیش دەبا سواق بدرێتن سواقیان دەدا. مەسەلەن مەزەخەیەکمان هەبوو ئەمە دیارە زۆر بەختەوەر بووینە لە شێستەکان مەزەخەی ئاومانە بەدەستی ئەویان دەکرد ئەچکاو لە هەم ئەوەکە زۆر باش نەداها لە گەڕەکی
سێ حەسارمان بەرامبەر بوو ئەو سێ حەسارە ئەوزە بۆ خانیە یعنی خانیەکی ئەوە بەسیل بوو کەرپوز بوو دەم سواق دەدرا و کاریتە بوو کەسی دەیانگۆ خانی قاپی باغلەمەیە هەولێریانە ئالەسە سەر بەخۆیە لە بەرامبەرمان سێ حەسار هەبوو هەر سێ حەسار شانیاندا بۆ یەکتری هەر حەسارێک مەسەرەن دا ژووری هەبوو یانە چینێ هەشت جوور دە ژووری هەبوو هەر ژوورێک ئایلەیەک بە کاملی تیا دەژیا بەیانیان ئەو ژنانە سڕیان دەگرت لەسەرەوە یەک بەلوعی هەبوو یەک تەوارێتیە بوو پیاوەکان دەچوونە مزگەوتێ بۆ دەم و چاشتن یعنی بەڵام هەموو پێکەوە وەک یەک ئایلە وابوون هاوینانیش کە دەچوونە سەربانی لە سەربانی چیغی هەبوو هەر چیغێک لۆ ئایلەیەکی لەنا ئەو چیغانە جارەوە بۆ هەموو کۆ دەبوونەوە لە یەک جێ و قسەیان دەکرێەوە تا خەویان دەهات و ژیانێکی زۆر ساکار و سادە و قورسیش بوو بە شێوەیەکی گشتی خەڵکەکە وەکو یەک دەژیان هەتە زۆر لەوانەی لەو حەسارانە دەژیان کرێکاری دەکرد مەدانی عملان هەبوو لە بن قەڵاتێ لە ناو دەسسڕ هەبوو نانی لە ناو دادەنا لەگە سەرکە پیازێک شتێکی دەچوو ڕادەوەسا جاروە بوو نیان دەبرد لە بۆ عملاتی و ئیشێ داهاتەوە دری تون بوو جارەوە بوو لە گەشتەکەی بەشەر داهات ئیتر ژیانێکی ئەوە کۆڵەمەرجی هەبوو بەڵام ئێستا هەڵبەتە دیارەکە ئەو پێشکەوتنە زۆرەی ئێستا خەڵک لە خۆشی داژی بەڵام لە ناوەوەی خۆیدا هەمووی لە سیراعێکە لە ئاژاوەیەکی ناوەوەی خۆیتی لەگەڵ خۆی ئەوە نییە بڵێن وەکو خۆی وان نیشان بدا کە ئینسانێکی بەختەوەرە بەخۆشی دەژی باشە مامۆستا با بزانم ئێستا بەچی خەریکی ڕۆژانە لەگەڵ هاوڕێن و سەر و شاعیرەکانت کۆ دەبیەوە بە تایبەت دەمێ بزانم ئێستا پەیوەندیت مەسەلەن لەگەڵ چێ زۆر باشە هاوڕێتی لەگەڵ چێ باشە ئەوانی جیلی قەدیم با بڵێ ئەوەی ڕاستی بی من بەو پێیکە ئێستا خانەنشینم لە نووسەرانیش کە جێگری سەرۆکی نووسەرانم هەموو ئێواران ئەگەر نەچم ڕۆژێک ناڕۆژێک هەر دەچم هەموو هەفتەیەکیش دوو جاریان جارێک کۆڕمان هەیە یەکە دەچمە ئەوێش کە لەوێ دادەنیشین قاوەیەک چایەک دەخۆینەوە نووسەرەکان هەموو کۆ دەبنەوە باسی ئەدەب و ژیان و زۆر شت دەکرێت و قسەی خۆش و ئەو وەختەکەی بەسەر دەبین تا ئێوارە کە دەگەڕێنەوە ماڵ کە وەگاتینەوە ماڵیش دیسانەکە لێ پسراوێتی ئایلەمان بەسەرەوە بۆ هەیە دەچینە جێگایەکی یانەچینێ میوەدارێک یان مەتامەک چێشخانەیەک نانێکی لێ دەخۆین ئیتر گەڕانێکە شتێکە یانەچینێ هیچ نییە و دانیشتینە و بە تایبەتی زستانان ناچار پەنا دەبمەوە دیسان بەر کتێبەکە و بەر قەلەمەکەم و وەرەقەیەکم لە تەنیش داناوە ئەگە شتێکی لە کتێبەکەی پێم جوان بێ وەکو تێبینی دەنووسم ئەوە ژیانەکە ئەوە بە زار و باریش ئەگەر سەفەرێک ڕێککەوتو بیتن لە 2014 زۆر بەختەوەر بووین کە بەردەوام دەمانیان نرد وەکو وەفد بۆ ئەوروپا و بۆ وڵاتانی عەرەبی و ئەوانە و سەفەرمان زۆر بوو بەڵام ئێستاکە ڕەنگە بارە داراییەکە ئەوە هەڵ نەگریتن بتوانم زۆر سەفەر بکەم و جاربار سەفەرێکی دەرەوەز دەکەین یان دەور و بەری شار و ئەترەوە ئەی زۆر باشە بە شێوەیەکی گشتی ئێستا نووسەران دەکرێت بڵێم یانیش هەر خەڵک باز لەوە دەکەن کە خوێنەر کەم بۆتەوە ئەوە لە ڕوانگەیتەوە چۆنە خوێنەر لەبەرەوەی کەم بووتەوە ئەو خەڵکە هەموو سەرنجی لەسەر مۆبایلە لەسەر ئەنتەرنێتە لەسەر ئەو تەکنۆلۆژیا تازەیەکە ڕۆژانە شتینی وێ پەیدا دەبیتن ڕەنگە خوێندنەوەی لە زیاتەوەی لە کتێبێکی بکە مۆبایلەکەی بەدەستەوە دەگری دەی خوێنیتەوە بەڵام لەگەرەوەشدا قەت وەکو ئەوە نابیتن کە کتێبێک دەخوێنیەوە چکە کتێبێک کە دەخوێنیەوە تۆ دەتوانی لەسەر پشت ڕابکشی بیخوێنیەوە تۆ دەتوانی بە هەموو شێوەیەک ئەو کتێبە تێبینی خۆت یان بە وەرەقەیەک ئاماژەی پێ بکەیت و دوایە بینوسیەوە یانەچێ بگەڕێەوە سەری
بەڵام وەکو ئەوەی نییە کە لە ئەتەرنێت سوودی لێ وەربگرین باشە وەکو ئەوە نابێتن ڕاستە بێکومان مامۆستا کە دەهاتین باس لەوت کرد کە نەوەت هەیە بەێ باشە دەمێ ئەو بزانم نەوەکانت منداڵەکانی خۆت تا چەند نووسینەکانی تۆ لەگەڵ نووسینەکانت هاوڕێن و دەیخوێننەوە وەڵام من خۆم دوو کوڕم هەیە لەگەڵ کچێک باشە هەردوو کوڕەکەم خێزاندارن کچەکەشم هەرە ئاوا کچەکەم زۆر حەزی لە شعرە هەرچەندە جارجار ڕەنگە بینوسی بەڵام زۆر خۆی دەرناخە کوڕەکەشم لە خەریزی ئەکادیمیای هونەرە جوانەکانە هەم لە پەیمانگەی هونەرە جوانەکان و دوای چووە ئەوەی کولیژی هونەرە جوانەکان ڕەسامە وێنەکەشتانە کوڕەکەی دیکەم کە پارێزەرێکە محامیە ئیشی خۆی دەکات زیاتر بە دوای ئەو ئیشە کەوتووە زۆر گرنگی بەو شێوەی نادا بە ئەدەب و هونەرەکەی بەڵام ئەو دویان زیاتر زۆر باشە مامۆستا شتێکی دیکە هەیە لە نێو هونەرمەندان و شاعیران و نووسەران بە شێوەیەکی گشتی باس لەوە دەکرێت ئەوانەی کە هونەرمەندن شاعیرن کەمتر گرنگیان بە خێزانەکان بە خێزانی خۆیان داوە کەمتر لەگەڵ عائیلەی خۆیان هەڵسان و دانیشتنیان هەیە ئەوە لەلایەن تۆ زۆر جار خێزان گلەیی دەکات بەێ من ڕاستیت پێ بڵێم هەموو خێزاندارێک هەموو ژنێک گلەیی لە پیاوەکەی خۆی هەیە بە تایبەتی ئەگەر هونەرمەندا نووسەریش بە شێوکشیانی هونەر نووسەر ئەوان ئەو ژنە حەقی ژیانی هەیە حەقی ئەوەی هەیە تۆ لەگەر خۆت بیبەی بۆ سەفەر حەقی ئەوەی هەیە لە ماڵ کە دابنیشی هەر شتێک هەیە ینی مالێ باز بکەنەوەی دەکەن بەس هەرچی نووسرە کتێبەکەی لە تەنیشتە خۆی دادنێکە هاتەوە ئەوە خەریکی کتێب و ئەوانە دەبیتن یان هونەرمەندەکە دیسان خەریکی ئەوەی کاری هونەری خۆی دەبی بەڵام دەمێنێتەوە سەر ژنەکە ئێستا خێزانەکەی من لەبەرەوەی کاتی خۆی هەر حەزی لێ بووە زۆر خوێندنەوەی هەبووە چیرۆکی نووسیوە کەمکەمە حەزی لە نووسەر بووە و ئایلەیەکی ئەوەش بوونە سیاسی بووینە زۆر زۆر ئەو بوارەی بۆ فرەوان کردومە کە من بە ئارەزوی خۆم بنووسمەوە سەفەر بکەم بچمە دەرەوە یعنی ئەوە باشە بەسدا ئاگام لەوانی تر هەیە کە هیوا هەیە ئەسڵ هاتۆتە سەرجیابوونەوەش بەڕاستی زۆر بەلێ وایە ڕاستە مامۆستا ینی بەپێی ئەو قسەیت بێ ئەوە زۆر گرنگە کاتێک ژن و پیا و هاوسەرگیری دەکەن ئەو بواری کە تێیدا کار دەکەن لە یەکتر نزیکبی بۆ ئەوی لێکتر بەێ ئەوە شوایە ئێستاوەی من لەبەرەوەی من کاری سیاسی وانم زۆر کردووە هەر لە گەنجێتی ئەوانیش ئایلەکان هەموو سیاسی بووە برایەکانی و ئەسیزنی ئەبووری پێ لەگاتر لەگەر ئەو وەزعی ڕاهاتیە کە ڕاهاتیە لەگەم نیش ڕاهاتیە بێگومان ڕاستە باشە الحەمدولله لە زۆربەی وڵاتان گوێمان لێ دەبێت کە هونەرمەند نووسەرێکیان شاعیرێک دەتوانێت بەو ئەو کارەی بکاتە پیشەیەک و پێی بژێ لێرە تا چەند ئەو شتە ڕاستە و ینی دەکرێت و پرسیارە بکەم بە نووسینی شعر و بە نووسینەکانت توانیتە پێی بژێ یانیش ئەوە تەنیا وەک حەزی خۆلیایەک بووە وەڵا خۆی ئەوەی ڕاستی بیتن دوو شێوازە هەندێکیان بە نووسین و بە ئەدەب یان بە هونەر دەژێن لەبەرەوەی بە تایبەتی زیاتر لەگەر ڕژێمەکانن کە لەگە تو لە بەتەواوی تەسلیمی ڕژێمەک بووی لە خزمەتی ئەوان بووی ئەو نووسین و ئەو هونەرەی کە بەکاری دەینی ئەوانیش ئاورت لێ دەدەنەوە بەڵام ئەگەر ئەتوو کابرایەک بووی خۆت بە یەکێکی وا نیشاندا کە ئینسانێکی سیاسی و ئینسانێکی خۆراگر و هەڵوێست هەیە بە پێ چەوانەوە یعنی دشکاری دەکەن ئەو دشکاریە وا لێ دەکاتن کە هیچ سوود لەوەی وەرنەگری کە تو دەنووسیەوە یان مارەسەی هونەرەکەی دەکەیت
بۆ مەسەرەن من ئێستا ئەو دوێنێ ئەو کتێبم لە زانکۆی جیهان بۆ چاپ کرا لەسەر ئەرچیوان چاپ کرایە بەڵام خۆشم خۆ مەسرفم تێدا کردووە چاپکردنەکەی و دیزاین و ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوە دەستگرتنێک بووە بۆ من لا بەلا بەڵام ئەوە نییە کە من ئەو کتێبم دەرهیناوە بچم بیفرۆشم ئێستا ئەو کتابە کتێب نافرۆشرێت دەبێت بە دیاری بیدەیتە ئەو خەڵکە یەکە بە دیاریشتدا ئەگەر لەسەر خۆت چاپت کردبوو من ئێستا ئەو بیرەوەریای خۆم کە 600 لاپەڕە بوو 25 زۆرە قەم لێدا لە جلفانی خۆم 1000 دانە بوو هەم بە دیاریدا هیچ سوودێکم لێ وەرنەگرت بەڵام لە دەرەوە یەکێک ئەگەر ئەو بیرەوەریە یان ڕۆمانێک کە چاپ دەکاتن زۆر جاروێ چەند جار چاپەکەی دووبارە دەکاتەوە و پارەیەکی ئێزگار زۆریش ئێمە ئەو کۆمپانیانمان نییە لە دەرەوە کۆمپانیا هەیە ئەو کۆمپانیە مەسەرەن تۆ با بڵێن ڕێزلێنانیان لێ نای لەبەر ئەوەی شتێکی داهێنانت کردووە ئەو داهێنانت کە کردووە ڕێزلێنان لێنای دەچی لەگەر شەریکەیەک شەریکەکە خواخوایەتی تۆ شتەکەی چاپ بکە پارەیەکی زۆریشت دەدات اتفاق دەکەرێگەری پارەیەکی باشی دەداتێ بەوەی ئەو کتێبەی چووکە سەرفیاتی دەبیت لە زۆربەی کۆڕ و کۆبوونەوەکان بەشداری دەکات و لەسەر هەموو بابەتێک قسە دەکات پێویستە بەم شێوەیە بێت نووسەر پێویستە لەسەر هەموو بابەتێک قسە بکات و بابەتی هەبێت یانیش پێویست ناکات باش بە حالی خۆم پێم باش نییە ئەوانەی پەر داوێن بۆ هەموو شتێک ئەنی تۆ چیرۆک نووسی دەبیتە ڕۆژنامە نووسیش شعریش دەنووسیتن بەخشانیش دەنووسی لە کۆرەکان قسەشی دەبیتن ئێوە سەر لێ خۆی دەشێوێنی پەرش بڵاویەکی پێوە دیار دەبێت وانە ئەگەر بێت و تۆ من بۆ خۆم کە شعر دەنووسم هەر شعر دەنووسم بەڵام جار و بار کە بیرۆکەیەکی ئەوم بۆ دێ لێکۆڵینەوەیەک لەسەر شعرێک بکەم یان لەسەر ئەوەیەک ئەوە ئەو وەختەی دەینووسم دایدێنم لە دواییڕ ئێستا بۆ کتێبێک ئەکادیمی کوردی هەموو کتێبێک چاپ ناکە بۆ لێکۆڵینەوە ئەو لێکۆڵینەوەی من لێم 300 لاپەڕەیە زۆر بە دڵیان بوو چاپیان کرد وتیان لە زانکۆکانی سوودی لێوەردەگرن ئەوە چ بوو ڕەنگە بە 10 ساڵی تەواوم کردبیتم هەر جارێ ئەگەر لێکۆڵینەوەکەم شتێکم مێشکدا هاتبی لەسەر بابەتێکی ئەدەبین شعری کە نووسیمتەوە تا دام نادوایە هەموو کرد بە کتێبێک ئەوە سەرکەوتن وێ بەڵام تۆ هەموو ڕۆژێ لە پێناوی ئەوەی بیدەی بە ڕۆژنامەیەک گۆوارێک چیە مکافعەیەکی تێدایە پەلەپەل بکەیت تو چ شتێک دەنووسیەوە لە لاوە شعر دەنووسێ لا پەلەپەل لەوەدا ئەوە ئەو تێکەڵبنە شتێکی باش نییە باش مامۆستاجان هیچ بەرهەمێکت هەیە بەڕێستان لە دەرەوە چاپ کرابێ و بڵاو کرابێتەوە چاپ من نەگەیان دوقت زۆر باشە وەڵاهی پێم خۆشە شتێکمان بۆ بخوێنیەوە شعرێک ئەگەر بکرێتن شعرێکی کۆنیشم هەیە بەڵام لەبەرەوەی لەبەرما دەرێ هەڵت تەکاند ئەو ڕەشماڵەی لە ئاوایی چەقی سینگمە هەڵت دابوو دەرت هێنا ئەو ئەستونگ و سینگانەی ڕەجین و چیان لە ناو دڵما داکوتا بوو لەو ڕۆژەوە کۆنە قۆرتی شوێنەواری نوکەکانیان بوونەتە زام ئەو زامانەی بە داروچکەی یادەکانت دەکولێنەوە شەوان خوێنیان لەبەر دەڕوا و بۆ بەیانیش بەسەر شەقامی تیشکا دەگەڕێنەوە ئەیا خۆ دەستانت خۆش بێتن هەر ساغبی مامۆستا بابێ مەسەر ئەو پرسیارە دەمەوێت جیاوازیم بۆ بکەیت لە نێوان شعری کلاسیک و شعری تازە خوێنەر لە ئێستادا بۆ کامیان زیاتر دەڕوا و جیاوازیان چیە؟ خۆی شعری کلاسیکی ئەو شعرەیەکە وەکو کلاسیزم لە ئەوروپاوە سەری هەڵدایە لێرەش ئەو شاعرانەی کۆنمان کە شعریان نووسیوە بەدەیان شاعر شعری نووسیوە بەڵام دوای ئەوە ئەوەن دەماونەتەوە بە 50 دەژمێردرێن ڕاستە
دوای مەرحەلەی کلاسیک قۆناغی ڕۆمانسیەت دێ. بەڵێ زۆربەی شاعیرانی کوردیش دوای ئەوەی کە کلاسیکەکانیش ڕۆمانسیەتی تێدا بوو پرژان لەسەر ئەوەی بە ڕۆمانسیەت شت بنووسنەوە. پاشەوە ئەحزابی چەپ کە شعری ڕیالیزمی ئشتراکی ڕیالیزمی سوسیالستی هەبوو، ڕیالیزمی واقعیش هەبوو، زۆریان بەرەی ڕیالیزمی سوسیالست بوون دایانووسیەوە، هەندێکیش ڕیالیزمی واقعیان دەنووسەوە. دوای ڕیالیزمی هاتە سەر ئەوەی هاتە سەر مۆدررنزم و پۆست مۆدررنزم و ئیتر بەو شێوەیە. ئێستا هەندە شاعیرانمانەیە بەداخەوە هەندە شعر دەنووسن بە ناوی نوێخوازی، یعنی شاعیر وەک من و خۆم ئەوە لە هەفتاکانەوە شعر بڵاو دەکەمەوە، لە هەفتاکانەوە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بوومە کە هەندی شعری هەندە ئەو شعرە گەنجانە کە دەخوێنمەوە جارێک دوو سێ من تێی ناگەم، ئێدە باشە کەسێکی ئاسایی چۆن تێی دەگاتن. ئەومانە ئەوە نییە تۆ شعرێکی هەندە ئالۆز بێ کە کەسێ نەگا دیارە تۆ شاعرێکی زۆر بەرزی. هەشە هەر لەو گەنجانە ئێستا ئەوەی خۆیان کردیە شعری دەنووسنەوە بە شێوەی با بڵێن ئەو وەکو بڵێن لاسایی کردنەوەی شاعیرانی بێگانە ئەوانە باشە، شارەکانیان وێنەی تێدایە دەبینی شعرێکی درێژی نووسیوە، تۆ کە دەی خوێنیەوە دێڕێک گلۆبێکی سوورد بۆ پێدەکە ڕات دەگری لێ ئەو دێرە زۆر جوانە، ئەو وێنەیە زۆر جوانە شعرێکی. بەڵام لە ئێستا بەڕاستی با پێ بڵێم باوی ئەوەی نماوە قەسیدە و دەقی درێژ بنووسیەوە، چونکە ئەو خەڵکەش خڵقی ئەوەی نییە ئەو دەقە درێژانە بخوێنیتەوە. یعنی کورت و پڕ ئێستا من شتێکم لەبەر بوو کورت و پڕ جوانەوە ڕاست مثلەن تاشەبەردێ لەژێر پڕوشەی برژانجی چۆراوگەی ڕاکشا بوو، بارەکەوێکی لەسەر شان و ملا بوو، پرسیین بۆە دەفەی سینگت کونکون بووە، چۆراوگەکەدایە شەقەی وەڵام وتی ئاخر درۆپەکانی منی خۆشویستووە، بەردەکەش سەری لە قاند وتی تۆ بوو پرسە دەنوو چێمکەوە بۆ سوور بووە. ینی بەو شێوەیە مەسەلەن وێنەیەکە ئەو وێنەیە کورت و پوختە شتێک دەدا بەدەستەوە، بەڵام بێم دەقێکی درێژ ڕەنگە زروفەکە ئەوەی هەڵەگەیتن خەڵک توانایەوەی تااقەتی نییە شتە درێژانم بخوێنیتەوە. ڕاستە. باشە مامۆستا، هاتنی تەکنەلۆژیا تا چەند کاریگەری لەسەر نووسەران هەبووە بۆ ئەوەی ئەوانیش بێنە نێو بوارەکە و لە سوودی خۆیان بەکاری بێنن. سوودی باشی هەبووە یان سوودی خراپی هەبووە بە شێوەیەکی گشتێ؟ هەردوو حاڵەتی هەبووە. حاڵەتێکیان زۆر باشە لەبەرەوەی ئێستا با بڵێن فەیسبوک زمنی ئەو تەکنەلۆژیەیە کە بابەتێکی خۆیتیا بڵاو دەکاتەوە، خەڵکێکی زۆر لایکی بۆ دەکا ئەوەی خۆی لەسەر کۆمنتی خۆی لەسەر دەنووسی بە چاک بە خراپ، ئەوە هەم بۆ نووسەرەکە باشە، بۆ شاعیرەکە باشە، نووسەرەکە باشە کە زیاتر لە خۆی دەگا یانچنی خۆی دەگەڕێتەوە سەر خۆی ئەگەر هەڵەیەکی هەبی شتێکی هەبیتن، هەمیش بۆ خەڵکەکەش باشە تۆ دانیشتی لە خلاری ئەو فەیسبوکەی بابەتێک دەخوێنیەوە، ئەوە لایەنە سوودەکەیە. لایەنە خراپەکەشی ئەوەیە کە هەموو با بڵێن ئەومان کتێبمان پەراوێز کردووە، تازە ڕادەیەکی زۆر کتێب پەراوێز کراوە، هەرچەندە کتێبێکی زۆر دەنووسێتەوە، بەڵام لەسەیەکدا دەنجێ ئەو نووسەرەوەی لە هاتووە خەڵقینی ئەو کتێبێکیش بخوێنیتەوە ئیلاگەر وەکو ئەوەی کە معدەن و خۆڵ تێکەل بی موغناتیزی لێ بدێت و معدەنەکەی هەلگری خۆڵەکەی فرێدێ ئەدەبی بەو شێوەی بخوێنیەوە. ڕاست. باش مامۆستا، نێوانت لەگەڵ سروشت چۆنە تا چەند تێکەڵی بەرهەمەکانت بۆ؟ وەڵە خۆی ئەوە ڕاستی دەوێت خۆی هەر شعرێک کە دەینووسم لە سروشتەوە هەڵقوڵاوە، سروشتیش زۆر ڕووی هەیە، زیاتر مەسەڵەن خۆشەویستیش ڕۆلی خۆی هەیە، یعنی لە شعر کە تو ئەمن بۆ خۆم
شعرەکانم زۆری لەسەر خۆشەویستیش تایەتی بەڵێ بەس لەبەر چی لەبەر ئەوەی خۆشەویستی بچێنم خەڵک ئەو خەڵکەی کە ڕق و قینێکی لە دڵدایە کە خۆشەویستیت لە دڵی چاند بەڵێ باشترە لەوەی کە تو شتێکی دژ ئەوە بیدەیتێ بەڵێ لەبەرەوە سروشت زۆر شتت پێ دەبێت سروشت هەر ئەو سروشتە جوانە نییە کەسا ئێمە لی دانیشتینە سروشتی ژیانیش هەیە کە ژیان سروشتی جوانت پێ دەبەخشی ئەگەر تۆ لەگەڵ ئەو سروشتە بی بەڵام کە لی دوور دەکەویەوە معدەنێکی ژەنگل لێ دەدا بەڵام ئەگەر لی نزیک بکەیەوە معدەنێکی جوان و پاچی. باشە مامۆستا پێم خۆشە بۆ دەست بە پرۆگرام بکەینەوە لە زۆربەی کۆڕکۆبوونەوەکانت هۆنراوەیەکێ شعرێکێ زۆر داوت لێ دەکرێت کە بۆیان بخوێنیەوە سەربوردەی فنجانە قاوەیە پێم خۆشە ئەوە لە بۆ منیش بخوێنیتەوە باش توش دەخوێن دەکەم باشە لە بازاردا کڕام فرۆشرام قاو بووم لە تاوەدا برژام قاو بووم لە هاوندا کوترام قاو بووم لە هێلک درام قاو بووم لە زەزوەدا کوڵام قاو بووم لە فینجانان کرام قاو بووم لە هۆ بە ڕەشماڵان لە دیوان و ماڵان بۆ ماڵخۆ میێوانان جێردرام فڕکرام قاو بووم بەڵام لەو ڕۆژەوەی لە ناو فینجانێ بووم زوحاک خستمیە سەر لێوانی خۆم هەڵدا و خۆم ڕژاند کاوە بووم ئەیا خۆ دەستانت خۆش بە مامۆستا زۆر جوانە بەلاژ نییە مەسەلەبەرەوە زۆر داوات لێ دەکرێت دەستەکان خۆش بیتر مامۆستا باشە مامۆستا دەمەوێت پرسیارێک لێ بکەم دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە لە ئێستادا خۆشەویستیت بۆ مێژووەکەت زیاترە یانش بۆ نیشتیمان بۆ نیشتیمانەکەم تە بێشک بەڵام بۆ مێژووی نیشتیمانەکەش زۆر باشە 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 مامۆستا باست لەوە کرد کە دوێنێ لە زانکۆی جیهان کۆڕێکت ئەنجام داوە باشە دەمێت تۆزێک بۆم باسکە کۆڕەکەت چۆن بوو کێ بەشداری کرد بوو لەگەڵت چیتان کرد لەو کۆڕەکە ئەوە بوو دیوانێکیان بۆ چاپ کردبووم دەستیان خۆش بێ سنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان دەکەم دەستیان خۆش دوای ئەوەی کە چەند شعرێکم خوێندەوە لە دیوانەکە بەدەم ڕۆیشتنەوە چەند شعرێکم خوێندەوە لە دیوانەکە بۆ ئامادەبووان ئامادەبووەیەکی ئادەم ئامادەبووانیش بەڕاستی ژمارەیەکی ێزگار زۆر بوون لە چاو ئەو زروفەی کە بەڵام زۆر 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 بوون دوای ئەوە دوو لێکۆلێرەوە یەکێکیان بەڕێز کاک قار شێخانی ئەوەی تریش بەڕێز مامۆستا عەبدولخالق یاعقوبی لێکۆڵینەوەیان کرد لەسەر ئەو بەڵێ پاش ئەوە تۆ نەوزات قسەی کردو ئەوانە پاشەوە ڕێزلێنانیان بۆ کردم ڕێزلێنانێکی زۆر زۆر جوان و بوو دوای ئەوە ئەو کەمان کتێبەکە دابشکرا بەسەر خەکووە منی شەر ئەوم دەکرد و ئیمزام دەکرد بۆیان و ئەوە حەزیان لێ بوو چوونیش کاپتریەکە و بەتر ئەوە بە زۆر بە خۆشی و بە ڕێکوپێکی شتەکان بەسەر چوون زۆر باشە ئەوە گرنگە زۆر کۆڕەکانیان ئەو کۆڕیان زۆر زۆر بەدڵ بوو چونکە دەتوان برێم لە فەیسبووکی هەتا ئێستاکە هەشت کەسم بینیوە بڵاوی کردوتەوە بە ڕسمەوە باسی دەکا زۆر گرنگە بێگومان ئەوش زۆر گرنگە بەڕاستیکە وەکو زانکۆکان هاوکاری نووسەران بکەن کە کتێبیان بۆ بڵاو بکەنەوە یارمەتیان بدەن بۆ ئەوانیش بتوانن بەردەوام سەرەتا بە منیان گوتیان ئێمە شعر چاپ ناکەین بەڵام بۆ تو شعر چاپ دەکەین چونکە دەزانین ئەو شعرە بۆمە زۆر بە شێوەیەکی تر بە قازانج دەکەویتەوە لە ڕووی
ڕکلام بەڵێ مامۆستا ئێستا ناوی سێ کەست پێ دەڵێ دەمەوێت ڕێی خۆتم پێ بڵێ لەسەر و کەسایەتیانە باشە یەکەمیان مامۆستا کەریم دەشتی کەریم دەشتی شاعیرێکی زۆر زۆر دیارە و شاعیرێکی ڕۆشنبیریشە ینی ئەوە ئەو شارانەی کە دەینووسیتەوە هەروە وشە هەڵڕێژی دێر هەڵڕێژی زۆر بەوردی شت دەنووسیتەوە بەڕاستی شاعیرێکی زۆر هەڵکەوتووە شاعیرێکی دیاریشە بۆ برادری زۆر برادریشمە زۆریش پێکەوە بووینە ساڵەهای ساڵ بەڵام یەکێکە لە شاعیرە هەرە ناودارەکان لە هەولێر حەمید بەدرخان حەمید بەدرخان زەمانێک کە لە هەولێر بوو خزمەتێکی زۆری هونەرمەندان و نووسەران کرد کە ئێمەمانان نەمان دەتوانی ویزەی پاسپۆرتێک لە پاسپۆرتەکانمان بدەین و سەفەر بکەین ئەو بۆ ئیشالدە ساڵ زۆریش ماندوو دەبوو بە دوای ئەوە زەوقێکی ئەوای هەبوو کە هەر چۆنێک بی پارەشی پەیدا دەکرد و سەفەری بە گروپێکی تەواو دەکرد هەر جارێ دەتوانم بڵێ من زۆربەی دووەلی ئەوروپیمان دیت لە سای ئەوەوە من بۆ خۆم هەر کاتی خۆی پاسپۆرتەکەم ئەوەی لێدرا بوو کە منعی لەسەر درا بەس دوایی تەبەن ڕاپەڕین ئاسایی بوو پاسپۆرتم نوێ کردەوە و ئەویش یەکێک بوو لەو یارمەتی دەرانەی ئێمە کە ئەو سەفەرانەی پێدەکردین لە بۆ ئەوروپا و هەتا لە بۆ قاهرە و دوولی عەرەبی و زیانش هاشم سەڕات هاشم سەڕازیش شاعیرێکی وردە شاعیرێکە زیاتر هەولی ئەوەی دەدا خوێنەرێکی باش خوێنەرێکی باشە هەولی ئەوەش دەداتن شتێک بنووسیتەوە جیابی لەگەڵ شاعیرانی تر جیابوونەکەی ویش زیاتر لاسایی شاعیرانی ئەوروپی دەکاتەوە شاعیرانی دەرەوەی وڵات بەڵام شعرەکانی هەندێک ئەوەی تایە بڵێ موزیتیایە بەڵام لەگەڵ ئەوەشدا من بۆ خۆم کە شعرم زۆر نووسیوەتەوە و تێی دەگەم لە شعرەکانی وی دەگەم چێژی لێ وەردەگرم بەس ئەو بۆ گشت نانووسی بۆ دەتوانم بڵێم بۆ ئەوەی دێن نخبەی دەنووسی زایدی شاعیرێکی نخبەیە بۆ نخبە دەنووسیتن مامۆستا جیا لە نووسین و کتێبەکانی خۆت باشە دەمەوێت بزانم چن و سەرێک زیاتر کاریگەری لەسەر تۆ هەبووە من بە قۆناغەکان تێپەڕیمە کە تێپەڕ بوویمە بێگومان شعری کلاسیکیش ڕەنگە کارێکی کاریگەری لەسەرم هەبوو بی دوایی ڕۆمانسیەتیش و بە تایبەتی مامۆستا گۆرانی شاعیر دوایی شعرەکانی ڕیالیزمی کە پێشکەوتنێکی تری نیشاندا و ئێستاش کە شعر دەخوێنمەوە بەڕاستی من بۆ خۆم تەقیمی خۆم هەیە هەموو زۆربەی هەتا گەنجێکی کە تازە دەستی داوەتە قەڵەم زۆر زارۆیە شتێکی زۆر جوانی نووسیوە شتێکی وای نووسیوە قەتەوەقی ئەوم لێ نەکردیە ینی ئەوە ڕناوەستە سەر ئەوەی یەکێک شاعیرێکە و ئەزمونێکی زۆری هەیە بەوە نییە زۆر زارۆیە گەنجێک ینی زۆر پێسەرسان بوومە شتە جوانە ئەجەماڵ سەرێک لە پرسیارەکانم ئەوە بۆ ئێستا دەبینین گەنجەکان زۆر دەستیان داوەتە شعر نووسین و بابەتی دەنووسن ڕئیت چێ لە سەریان ئێستا ڕاستیت پێ بڵێم هەر گەنجێک کە دەست دەداتە نووسینێ گەورەترین نووسەری جیهانیش سەرەتا بە شعر دەستی پێکردیە چونکە ئەوە سۆز و عاتیفە بەنسبەت هەموو ئینسانێکی لە گەنجێتیەوە دەست پێ دەکاتن ئیتر ئەوە وای لێ دەکا پاڵی پێوە دەنێ کە بنووسیتەوە کە نووسیەوە چێ سەروایەکی بۆ دادنێت دێرەکانی دەخاتە سەر یەکتری لە کۆتایی نزیک دەبینەوە ئێمە ئەگەر شتێکی ترت بۆمان ئامادە کرد بێ پێم خۆشە بەڕاستی وەڵی من تەنیا سوپاسی ئێوە دەکەم ماندوو بوون لەگەڵم دەستەکان بەرهەمێکی زۆر جوانە کە خەڵکانێک دەیبین و یانەچینە زیاتر هیوا هەیە تا ئێستا شارەزای
قسەکانی من نەبووە کاوە دانیشتیمە لە تەلەڤزیۆنی قسەی بۆ دەکەم من ڕوبەڕوو قسەی بۆ ئەو دەکەم دوای ئەوەی کە ئێوە من بەوان دەناسێنم زۆر سپاسی ئێوە دەکەم و سپاسی بۆ مادیبوونی ئێوە دەکەم دەستەکان خۆش مامۆستا سوپاس لە بۆ تو کە کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد و پرۆگرامت لەگەڵ ئێمە ئەنجامدا سەرکەوتنی هەمیشەییم بۆ ئێوەی زۆر زۆر سپاس دەکەم دەستەکان خۆشبی خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم بەدەستان بوو بێت تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ